دڵنیام لەوەی کەوا بەشێکی یەکجار زۆری ئێوە ئەگەر لە شەوێکی پاک و بێگەری زستان یان کۆتایی زستان بە تایبەتی چوبێتە دەرەوە و سەیری ئاسمانی سەرسەری خۆی کردبێ، ئەوە تەنێکی ئاسمانی بە بەرچاوی دەکەوێت و سەرنجی بۆ خۆی ڕادەکێشێ. هەر کەسێک چاوی بەم کۆمەڵە ئەستێرەیە بەیەکەوە کەوت بێت ئەوا دەزانێ ئەمە تەنێکی دیکەی جیایە لەگەڵ ئەستێرەکانی تر، واتە تەنها ئەستێرەیەک نییە و لە ئاسماندا بەدیار کەوت بێم. لە کلتوری کوردەواری خۆشمان زۆر ئاماژە پێکراوە. ئەو تەنە ئاسمانیە لە سەرەتای پاییزەوە بەدیار دەکەوێت تا سەرەتای بەهار، ئالم بینەواتە وەرزی زستان بە شێوەیەکی تەواو. ئەم تەنە ئاسمانیە ناوی پێرووە، ئەمە لە کلتوری کوردەواری خۆمان. بەڵام لە وڵاتانی دیکەی جیهان بە M45 واتە می345 ناسراوە بەنسبەت ئەو فەلەکناسەی کە دۆزیوێتەوە ناوی چارل میسێ لە فەڕەنسا، لۆیە ناویانراوە M45 واتە می345. و هەروەها لەلایەن عەرەبەکانیشەوە لە کۆنەوە بە ثورەیا ناسراوە و هەروەها ناوێکی تریژی هەیە ئەویش پلیدسە. خۆشەویستانم، دەبا نزیک بکەوینەوە لەم تەنە ئاسمانیە جوانە، بابزانین لە ڕووی فەلەکیەوە بزانین چ زانیاریە کەوتۆتە دەست، فەلەکناسان چۆن وەسفی پلیدس یان پێروو بۆمان دەکەن. زۆر لە کۆنەوە بابلیەکان ناویان نابوو مولمول واتە ئەستێرەی ئەستێرەکان، و بە چەندین ناو وەسف لە شارستانیەکانی وەک ئازیتیک و مایا لە ئەمریکای ناوەڕاست و یۆنانیەکان و هیندۆس و چین و ژاپۆنیەکانیش ئاماژەی پێدراوە. وەکو باسیشم کرد لە ساڵی 1771 فەلەکناسی ناوداری فەڕەنسی چارل میسێ خستبوویە نێو کەتەلۆژی تایبەتی خۆی و ناوی نابوو M45 واتە می345. شوێنگەی لەسەر نەخشەی ئاسمانی کەوتۆتە نێو هێڵی پانی ڕایت ئەسێنشن کاتژمێر 3 و 47 خولەک و 24 چرکە و هێڵی درێژی ئاسمانی دیکلینیشن بە 24.7 پلە بە ئاراستەی باکوور. لە کلتوری زۆر لە وڵاتانی جیهانیش بە 7 خوشکەکان ناسراون. لە ڕووی فەلەکیشەوە M45 واتە پلێدیس یان پێروو ئەگەر بە چاوی ئاسایی و بە وردی سەیری بکەین ئەوە 7 ئەستێرەی تێدا دەبینین، بەڵام لە ڕاستیدا پێروو 1000 ئەستێرەیە، 14یان زۆر گەرمن و ڕەنجیان شین و شینی سپی باون. پێروو بریتیە لە هێرش و ئەستێرەیەکی کراوەی تازە لە دایک بوو، تێکەڵ بە بڕێکی یەکجار زۆر لە گاز و تۆز و خۆڵی گەردوونی. ماوەی نێوان زەوی و کۆمەڵە ئەستێرەیان هێرشی پێروو واتە M45 دەگاتە 400 ساڵی ڕۆناچی، تیرەشی 13 ساڵی ڕۆناچیە. بە واتایەکی دیکە ئەگەر کەشتێکی ئاسمانیت هەبێ و خێراییەکەی بگاتە 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەدا، ئەوە بە ماوەی 400 ساڵ ئینجا دەگەینە ئەم هێشوە. و ئەگەر ویستمان بە هەمان کەشتی ئاسمانی و بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەدا بڕۆین، ئەوە بە ماوەی 13 ساڵ ئینجا گەشتێک لەو سەری هێشوەکە بۆ ئەو سەری تاو دەکەین. فەلەکناسان ئێستا بۆیان دەرکەوتووە بارستایی گشتی هێشووی پێروو دەگاتە 800 جار ئەوەندەی بارستایی خۆری خۆمان. دەما گەشتێک بکەین بۆ ناو هێشووی پێروو یان پلێدیس، با نزیک بکەوینەوە لە ناودارترین ئەستێرەکان و سیفاتە فیزیا فەلەکیەکانیان. ئەستێرەی ئالسیۆن گەشترین ئەستێرەکانی نێو هێشووی ئەستێرەی پێرووە واتە M45. پایەشە بەنجی B7 واتە ڕەنجی شینی سپی باوە. خێرایی ئەو ئەستێرەیە کە لە ئاسماندا دەڕوات واتە لە نێو گەلەستێرە ڕێکا کێشان وەکو هەر هەموو ئەستێرەکانی دیکە، خێراییەکەی دەگاتە 10.1 کیلۆمەتر لە یەک چرکەدا. بارستایی 6,000 ئەوەندەی بارستایی خۆرە، تیرەی 8.2 جار ئەوەندەی بارستایی خۆرە، ڕادەی گەشێتی 2400 جار ئەوەندەی گەشێتی خۆری ئێمە دەبێ و دووریشی لە زەوی دەگاتە 370 ساڵی ڕووناچی. ئەستێرەی دووەم ئەتلەس، پایەشە بەنجی B8 واتە ئەمەشیان ڕەنجی شینی سپی باوە. بۆ یادگاریشتان ئەگەر بەیادتان بێنمەوە کە باسیشمان کردووە لەڵەکانی پێشوو، ئەوە پایەشە بەنجی خۆر G5 واتە G5 کە ئەمە هەموو ئەستێرانی لەو پایەشە بەنجە بن ڕەنجیان زەردە.
خێرایی ئەستێرەی ئەتلەس لە نێو گەلەستێرە ڕێکاکێشان کە لە بۆشای ئاسماندا دەڕوات دەگاتە 8.5 کیلۆمەتر لە یەک چرکەدا. بارستایی نەزانراوە و هەروەها تیرە و ڕادەی گەشێتیشی تا ئێستا نەزانراوە. دووری لە زەوی 435 ساڵی ڕووناچی دەبێ. ئەستێرەی ئەلێکترا پای شەبەنجی B6 واتە ڕەنجی ئەویشان شینی سپی باوە. خێرایی لە نێو گەلەستێرە ڕێکاکێشان دەگاتە 10.9 کیلۆمەتر لە یەک چرکەدا. بارستایی و تیرە و ڕادەی گەشێتی تا ئێستا نەزانراوە و دووریشی لە ئێمە دەگاتە 600 ساڵی ڕۆناچی. ئەستێرەی مایا پایە شەبەنجی B8 ئەمەشان واتە ڕەنجی شینی سپی باوە. خێرایی ئەم ئەستێرەیە لە نێو گەلەستێرە ڕێکاکێشان دەگاتە 10.9 کیلۆمەتر لە یەک چرکە. بارستایی ئەستێرەی مایا 4000 ئەوەندەی بارستایی خۆرە. تیرەی 5.5 ئەوەندەی بارستایی خۆر دەبێ. 660,000 لە خۆر گەشترە و ماوەی نێوان ئێمە و ئەم ئەستێرەی دەگاتە 306 ساڵی ڕووناچی. اینجا ئەستێرەی میرۆپ پایە شەبەنجی B6 واتە ئەمەش ڕەنجی شینی سپی باوە. خێرایی لە نێو گەلەستێرە دەگاتە 10.9 کیلۆمەتر لە یەک چرکە. بارستایی و ڕادەی گەشێتی تا ئێستا نەزانراوە. تیرەی 5,000 ئەوەندەی تیرەی خۆر دەبێ و دووریشی لە ئێمە دەگاتە 306 ساڵی ڕووناچی. ئەستێرەی تاگێتا جووت ئەستێرەیە و بە سیستەمی تاگێتا A و B ناسراون. بە ماوەی 1313 ڕۆژ هەردوو ئەستێرەکە جارێک بە دەوری یەکتردا دەخولێنەوە. پایە شەبەنجی هەردووچیان B6 واتە ڕەنجیان شینی سپی باون و دووریان لە زەوی دەگاتە 440 ساڵی ڕووناچی. هەروەها ئەستێرەی پلیۆن ئەمەشیان سیستەمێکی جووت ئەستێرەیە. پایە شەبەنجیان B8 واتە ڕەنجیان شینی سپی باوە. خێراییان لە نێو گەلەستێرە ڕێکاکێشان دەگاتە 4.4 کیلۆمەتر لە یەک چرکە. بارستایی ئەستێرەی سەرەکی واتە پیلیۆن A دەگاتە 3.4 ئەوەندەی بارستایی خۆر و تیرەشی 3.2 ئەوەندەی تیرەی خۆر دەبێ. 190 جاریش لە خۆری ئێمە گەشترە. خێرایی خولانەوەی ئەستێرەی سەرەکی لە دەوری خۆیدا دەگاتە 325 کیلۆمەتر لە یەک چرکەدا و هەردوو ئەستێرەکەش بە ماوەدای 392 ساڵی ڕووناچی لە زەویەوە دوورن. اینجا دوو ئەستێرەی ترمان ماون. ئەستێرەی سیلاینۆ پایە شەبەنجی B7 واتە ڕەنجی شینی سپی باوە. خێراییەکەی دەگاتە 2.9 کیلۆمەتر لە یەک چرکە و بارستایی لە نێوان 9 تا 10,000 ئەوەندەی بارستایی خۆرە و تیرەی 4,000 ئەوەندەی بارستایی خۆرە و دووریشی دەگاتە 430 ساڵی ڕووناچی لە زەویەوە. دوایین ئەستێرە کە لێرەدا باسی دەکەین و لە کۆی ئەو ئەستێرە ڕەنگ شینەکان و هەروەها گەشەکانی نێو ئەم هێشوە ئەستێرەی ئاستێرۆپە کە ئەمە سیستەمێکی ئەستێرەیە لە دوو ئەستێرە پێک هاتوون. پایە شەبەنجیان B8 و دووریشیان دەگاتە 440 ساڵی ڕووناچی لە زەویەوە. خۆشەویستان ببورن ئەگەر ژمارەکان یەکجار زۆر گەورە بن و پێوانەکان یەکجار گەورەتر بن. بەڵام ئەمە ڕاستیەکانی فەلەکناسیە و فەلەکناسی بەوە ناودارە کە ژمارەکانی یەکجار زۆر گەورەیە. ئەمەش ڕەنگدانەوەی گەورەی ئەو گەردونیە و ئەو گەلەستێرەیە کە ئێوە تێدا دەژین. بەڵام بوەستن هێشتا زانیاری تر ماوە. دوای لێکۆڵینەوەیەکی زۆر فەلەکناسان بۆیان دەرکەوت کەوا تەمەنی هەموو ئەستێرەکانی M45 واتە پێرو لە نێوان 75 تا 150 ملیۆن ساڵ دەبێ و خۆر تەمەنی 5 ملیار ساڵە و زەویش 4 ملیار و 500 ملیۆن ساڵە. بۆیە هەندێک لە فەلەکناسان تەمەنی M45یان بە 115 ملیۆن ساڵ خەمڵاندووە کە ئەمە ژمارەیەکی یەکجار زۆر کەمە لە تەمەن ئەگەر هاتو بەراوردی بکەین لەگەڵ زەوی و خۆر واتە بۆمان دەردەکەوێت زەوی و خۆر یەکجار زۆر تەمەنیان گەورەترە لە هێشووی M45. هەروەها فەلەکناسان پێشبینی دەکەن کەوا لەبەر کارتێکردنی هێزی چێشکردنی یەکجار زۆری تەنەکانی دەوروبەری خۆی بە تایبەتیش بارستە مەزنەکانی گازی نێو ڕێکاکێشان کە ئەوانیش بە دەوری چەخی گەلەستێرە ڕێکاکێشان دەخولێنەوە ئەوە هێشووی پێرو یان M45 دوای 250 ملیۆن ساڵی دیکە بە تەواوی لێک دەترازێ و لە ئاسمانی گەردونیدا پەرش و بڵاو دەبێتەوە و ئەگەر زەوی ئەو کاتی مابێ ئەوە دانیشتوانی چیتر هێشووی پێرو لە ئاسماندا نابینەوە.
لە کۆتاییدا دەڵێن لەلایەکی دیکەوە سەبارەت بە ئەو هێشووە و لە تازەترین ڕوانگەکانی تەلەسکۆپی ئاسمانی سپیتزەر ئاماژە بە بوونی سیستەمێکی هەسارەیی تەواو نەبوو دەدرێت لە دەوری ئەستێرەی ناسراو بە HD 23514 کە ئەمەش ئەستێرەیەکە کەمێک لە خۆر گەورەترە و کەوتۆتە ناو سنووری دەرەکی هێشووی M45. دوای ئەم ژمارە سەیر و سەمەرانەی هێشووی پێرو دەگەڕێنەوە سەر زەوی و دەچینە نێو ڕوانگەی فەلەکناسی ماونت ویلسۆن. سەر لە ئێوارەی سێزدەی کانونی یەکەمی ساڵی 1970 واتە 104 ساڵ پێش ئێستا بۆ یەکەم جار یەکەم تاقیکردنەوەی بەکارهێنانی ڕوانگەی زەبەلاحی ئەو کاتە کە ناسراوە بە ڕوانگەی ماونت ویلسۆن لە کالیفۆرنیا ئەنجام درا و دەرەنجامەکەشی یەکجار دڵخۆشکار بوو. هەر ئەویش ئەو کات بووە گەورەترین ڕوانگەی فەلەکی لەسەر ئاستی هەر هەموو جیهاندا. ئاوێنە ڕووچاڵەکەی زۆر بە کارامەیی کە تیرەی گەیشتوو بە 6 ئینچ توانی ڕووناچی ئەستێرە هەرگز و تاریک و لاوازەکانی ئاسمان کۆبکاتەوە وەک دیمەنێکی دڵڕفێن بیان خاتە بەردەم فەلەکناسانی ناوداری وەک هارلۆ شاپلی و ئێدوین هابڵ کە لە ڕێگەی ئەو ڕوانگەیەوە توانیان شۆڕشی نوێ لە جیهانی فەلەکناسی و گەردووناسیدا هەڵبکەن. تاوەکو ئەمڕۆکەش ئەم ڕوانگەیە هەروەکو جاران بەکار دەهێنرێت و وەک ڕێزلێنانێکیش وێنەگری فەلەکی هەر ناوداری ئەمریکا و دۆستی دێرینی فەلەکناسانی کوردستان واڵی پاهۆڵکە ئەم دیمەنەی لە نێو ڕوانگەکە گرتووە و لە ئاسمانیشدا کەرنەڤاڵی بێگەیشتنی مانگ و زۆرە و مشتری لە یەکی کانونی یەکەمی 2018 دەرکەوتوونە. لەولاوە دارستان ئاگری تێبەر بووە و لەولاوەش وێنەی زۆرە و مانگ دەگیرێت. لە 26 تشرین یەکەمی ساڵی 2003 لە نزیک ڕوانگەی تیبل ماونتن نزیک شارۆچکەی ڕایت وود لە کالیفۆرنیا بڵێسەی ئاگرکەوتنەوەیەکی گەورە دارستانەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی داگیر کردبوو. بەڵام فەلەکناس جیمس یۆنگ هێشتا کاتی بەدەستما بوو تا ئەم ساتە دڵڕفێنە لەدەست خۆی نەدات. ساتی بینین و وێنەگرتنی هەردوو تەنی ئاسمانی قەشەنگ و جوانی زوهرە و هیلالی مانگ کە تەمەنی تەنها 37 کاتژمێر بووە هەردووچیان دەرکەوتبوون و نقومی ڕەنجی زەردی ناسچی خۆر ئاوا ببوون لە دواوەی چیای بادن پاوڵدا. ئەم دیمەنە لە کاتێکدا گیراوە کە ئاگر وردە وردە لەو ناوچەیە نزیک دەکەوتەوە کە جیمس وێنەی لێ دەگرت. هەڵاتنی زەوی لە ئاسمانی مانگدا. 45 ساڵ پێش ئێستا و لە کانونی یەکەمی ساڵی 1968 و لە میانەی گەشتی ئەپۆلۆ 8دا تاقمی نێو ئەم کەشتیە ئاسمانیە کە پێک هاتبوون لە فرانک بۆرمان و جیمس لۆڤیل و ویلیام ئەندرێس دەجار بە دەوری مانگدا خولانەوە وەک تێست و کارپێکردنی کەشتیەکە بەر لە نیشتنەوەی لەسەر مانگ دوای چەند ساڵێک لە ئەنجامدانی ئەم پرۆژەیەدا. و لە ئەنجامی خولانەوەی تەواوی لە 27 کانونی یەکەمی 68 و دوای گەڕانەوەیان بۆ زەوی ئالۆ کاتێک گەڕانەوەی کەشتیوانانی ئەپۆلۆ 8دا ئاوڕێکیان بۆ دوهاوی خۆیان دایەوە بۆ یەکەم جار توانیان یەکێ لە دیمەنە هەرە ناوازەکانی زەوی بگرن لە کاتی هەڵاتنی لە دواوەی ئاسۆی ڕۆژهەڵاتی مانگدا. ئەم دیمەنە بووە جوانترین دیاری کە پێشکەشی هەر هەموو جیهانیان کرد. ئەمەیە نیشتیمانی گەورەی مرۆڤ. کەشتیوانی ناوداری ئەمریکی و جیهان نیل ئارمسترۆنگ دوای گەڕانەوەی بۆ سەر زەوی و دوای ئەوەی بۆ یەکەم کەس کە لە ساڵی 69 پێی خۆی دەخاتە سەر ڕووی مانگ دەزگاکانی ڕاگەاندن لە دەوروبەریدا کۆبوونەوە پرسیارێکیان ئاراستە کرد. گوتیان ئایا جوانترین دیمەن تاوەکو ئێستا بە بەرچاوت کەوتبێت چیە لە گەردووندا؟ ئەویش گوتی مەحاڵە مرۆڤ ئەو دیمەنە جوانەی وەک هەڵاتنی زەوی لەسەر مانگدا بکەوێتە بەرچاوی. تاوەکو ئێستا هیچ دیمەنێکم لەوە جوانتر نەدیتووە. ئێمەش هەڵبەتە 100% پاڵپشتی لێ دەکەین و دەشڵێن کەوا ئەمەیە ئەو تاقە زەویە کە ئێمە لە سەریدا دەژین و مەحاڵە زەویەکی تر وەکو ئەو زەویە هەبێ و ئەگەر هەش بێ هێندە دوورە ئێمە ئەستەمە بیانگەینێ. بۆیە پێویستە هەر هەمومان وەک چاوی خۆمان بیپارێزین. تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ.